والكاظمين الغيظ. صفتي دومي تقوى دار چییە؟ يعني توقع ما عندكيرت كبين إما بعقل خوما تحليلي كين يكم صفتي إيمان داري تقوى داري أهلي بهشت أو يك خوي لكبائر بباريزي أو يك واجب كانوا سنة كاني بكا بلام يكم شزاني من بخشين بدوم شتشيا. والكاظمين الغيظ أوانيك رقو كيني خويان كظم دكن يعني داي دمرچێن نەوە دەی شارنەوە دەری ناخەن و کاری پێ ناکەن ڕقەکەیان لە دڵیاندا دەهێڵنەوە کەسێک زوڵمی لێ کردوون کەسێک بێڕێزی بەرامبەر کردوون کەسێک بێئەدەبی بەرامبەر کردوون چ دەکات کەڵمی دەکات سەبر دەگرێت دڵی پشکۆیەکە و خەریکە بتەقێتەوە ئەوەندە ڕوقی هەڵسا و تووڕەیە بەڵام کە کەڵمی غەیڵەکەی خۆی کرد ڕقەکەی خۆی خواردەوە نە لە دەمی شتێک دەردەچێت کە دیار بێت تووڕەیە نە لە دەست و قاچی و هەڵس و کەوتیشی تووڕەیەکەی دەردەکەوێت دەرناکەوێت کەڵمی کرد. یعنی بۆ نمونە کەسێک دێت ڕوبەڕووی تۆ دەبێتەوە دەست دەکا بە جنێوتان یەکسەر ئینسانە صفەتی غەضەب لە ئینساندا هەیە جا کەسێک صفەتی غەضەبی نەبێ نوقسانە ئەو کەسە نوقسانە عیبدارە کە صفەتی تووڕەبوونت نەبێ چونکە تووڕەبوون لە هەندێک شوێندا زۆر مەطلوبە هەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ما كان ينتقم لنفسه بەڵام إذا انتهكت حرمات الله كان أشد الناس غضبا کە سنووری خوا بەزێنرا بەر هەموو کەس تووڕەتر دەبوو بەڵام بۆ خۆی تووڕە نەدەبوو بۆ شخصی خۆی. مەبەستمان چییە؟ کە کەسێک بێڕێزی و بێئەدەبی بکە دڵت دەکوڵێ خەریکە دەستکەی بە جنێو پێدانی خەریکە بە دەست پەلاماری بدەی بە قاچ پەلاماری بدەی بەڵام کە هیچت پێوە دیار نەبوو نە جنێوت پێدا نە قسەیەکی ناشیرنت پێوتەوە نە دەستت وەشاند لێی ئەمە چییە؟ چی پێ دەڵێن؟ کەڵم الغەیظ ڕقەکەی خۆت کپ کردەوە خواردەوە. ئەمە صفەتی ئەهلی بەهەشتە صفەتی ئەو تەقوادارانەیە کە بەهەشت بۆ ئەوان دانراوە. یعنی لەمە دوا ئێمە وا بکەین بەڵێ وا بکە براکەم ئەم صفەتە جوانە بۆیە ڕۆژوو ڕات دێنێ لەسەر چی؟ إذا سابك أحد أو شتمك فقل چی؟ إني صائم خۆت ڕابێنە ئەمە کەڵم الغەیظە کابرا جنێوت پێ دەڵێ قسەی ناشیرنت پێ دەڵێ تۆش دەڵێ إني صائم من بە ڕۆژم هیچ ناکەم. خۆ خوای گەورە کە وای فەرز کردووە لەسەر ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێمان دەفەرمێت تۆ بڵێ ئینی صائم خۆت لەسەر ئەو ڕەوشتە ڕابێنە. بۆچی؟ بۆی دوای ڕەمەزانیش تۆ چی بی؟ دوای ڕەمەزانیش تۆ کەڵمی غەیظت هەبێ وأعرض عن الجاهلين پشت لە جاهیلەکان هەڵکە مەچۆ ڕێزیانەوە دامە بەزە بۆ ئاستیان. سێ هەمیان والكاظمين الغيظ والعافين عن الناس. والعافين عن الناس ئێستا قەزیەکە لەوەی مەرحەلەی دووەم گەورەترە لە مەرحەلەی یەکەم گەورەترە. مەرحەلەی یەکەم بەس ڕقی خۆت خواردەوە پەلامارت نەدا سەخوای گەورە دەیەوێت لە ناخی دڵیشتدا ڕقەکە نەمێنێ پشکۆکە بکوژێنیتەوە ئاوێکی ساردی پێداکەیت و ئەو ئاگرەی ناو دڵت بکوژێنیتەوە. بەچی بیکوژێنمەوە؟ والعافین عن الناس ئەوانەی کە خەڵک عەفو دەکەن. جاباتی خەت بدەینە کەلیمەی الناس نەیفەرمووە والعافین عن المؤمنين المسلمين فەرمووە والعافین عن چێ؟ عن الناس. هەر کەسێ بێ براکە تۆ عەفوت هەبێ بەتایبەتی عند المەقدرە لە کاتێک کە توانات هەیە تۆ تۆڵەی لێ بسێنیتەوە لێی بدەیت وا بکەیت یا جنێوی پێ بڵیتەوە توانات هەیە بەڵام والعافین عن الناس عەفوی دەکەیت لە ناخی دڵتدا کوڕە براوە لەبەر خوا عەفوم کرد. بۆیە صفەتی عەفو کردن فمن عفا وأصلح فأجره على الله. یخر چۆن من عەفوی کەم زوڵمی لێم کردووە کە عەفوی کە ئەجری تۆ لەسەر چی ئێستا؟ لەسەر خوای گەورە پاداش دەداتەوە. وا مەزانە کە عەفوت کرد یعنی ئەجری تۆ ڕۆیشت ناڕوا بەزایە ناچێت ئەجری تۆ لەسەر خوای پەروەردگارە. سبحان الله. مەرحەلەی سێ خوای گەورە دەیەوێت بەرزترمان کاتەوە لە ئەخلاقماندا والله يحب المحسنين وخواي پروردگار
چاکەکارانی خۆش دەوێ ئاگادار بن هەر ئەوە بەس نییە تۆ عەفوی کەیت ئەی چی چاکەشی لەگەڵ بکە یعنی ئەو کەسەی خراپەی لەگەڵ کردوم ستا لە جیاتەوەی پەلاماری بدەمەوە عەفوشی کەم باشە عەفوشم کرد لە دڵیشمدا وەک گەرنم ئازاگەر یعنی لە جیاتی بەس بەوە بوەستم ئێستا چاکەشی لەگەڵ بکەم بەڵێ چاکەشی لەگەڵ بکەم بۆچی چاکەی لەگەڵ بکەم یخۆ بەزای ناچێت کە چاکەی لەگەڵ بکەین والله يحب المحسنين خی گەورە زانی چی خۆش دەوێت هەر ئەوانەی خۆش ناوێت بەس لە دەرەجەی لە مەرتەبەی عەفو دەوەستن نە خی گەورە ئەوانەی خۆش دەوێت کە محسنن چاکەکارن ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم ادفع بالتي أحسن كسي خرابت بلان بردكات تو بچاكە ڕەدی بدەوە ئەو کاتە چی ئەوەی کە لە بینی تۆ ئەودا دوژمنایەتی هەیە دەبێ بەچی وەلی حەمیم دەبێ بە دۆستێکی زۆر